بەڵێزان دروستکردنی خێزان وەروە خێزانێکی تەندروست بۆی کۆمەڵگایەکی تەندروست و ئارام بێت کۆمەڵێک قۆناغی لە ڕێە وەروە لە پێشە یەکێک لە قۆناغەکان قۆناغی دەستگیرانداریە کە دوو تاک لە دوو ڕەگەزی جیاواز لە قۆناغێکا تێپەردەمەن بۆی زیاتر ئاشنا بن بە بیر و بۆچوون و وەروەها بیرکردنەوەی یەکتری دیارە لە هەموو کۆمەڵگایەک بە پێی دابوونەریت و عاداتی ئەو کۆمەڵگایە ئەو قۆناغانش تێپەردەبن دیار لە کۆمەڵگای کوردەواری شایەمە کۆمەڵەیەک ڕەنگە ڕێنمایی یاخود کۆتوبەن یان هەر شتێک ناوی بنین لە قۆناغی دەستگیرانداری هەمان بێ بابزانی ڕێگا دروستەکەی نێوان هاوسەران لە قۆناغی دەستگیرانداری چۆنە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئازاد جەلال ڕاوێژکاری خێزانی مامۆستا ئازاد بەخێر بێت دروستی چۆنە باشە خۆ لێ شاردین لە خزمەتان ناون چاوانجەگەم دەستگیرانداری دەستگیرانداری لە ڕوانگەی خێزانێکەوە یانی چی دەستگیرانداری خۆی دەستگیرانداری لە چێوە هاتووە مەسەلەن هاڵێت دەستگیر ئەوە واتایەکی هەیە مەسەلەن بۆ منە گەرم بوونەوە عادەتەن گەرم بوونەوە ینی شەحن بوونەوە بارگاوی بوونەوەی نێوان دوو کەس ئەمە بە کورتەکەی ینی تقریبا موجب و سالب کە یەکێک لێ هاجارە شتێک شۆرتەکە نا بەڵام دەریکابرا بارگاویە بنەوە خۆی لە کۆمەڵگەی ئەمایتر ئەمە زیاتر بەو قۆناغە ئەوترێت کە لە پێش پرۆسی هاوسەرگیری واتە پێش قۆناغی گواستنەوە ئەو پێوترێت دەستگیرانداری ئیتر بە پێی تەمەنەکان دیارێ مەشار قسە بەو کۆمەڵگای خۆمانکەین بەڵام ڕەنگە زۆر کوردی ترمان هەبێت لە کۆمەڵگاکانی تریش بژی بەشێک لە کوردەواریە کە لای مامۆسایەکی ئاینی مارە کرایە خۆت با بڵێن ئێستش کە قانون هەیە ئیترچێتە قۆناغی دەستگیرانداری بەڵام هەنێک شوێنی تریشێ هەر پێشەوەی مەسە نیشانەکردن هەیە ڕەنگە هێشتا تەنها خانەوادەکان ئاگادارن ئەم دوو کەسە ڕەنگە گونجاوبن بۆ یەک بەتەکیت خۆی ئەزانچی لە کۆمەڵگەکانی تر بە تایبەتی لە هەندێک وڵات کە ئێستا ڕەنگە نەتوانم هەمووی ئاماژەی پێ بم قۆناغی دەستگیرانداری نییە مەسەلەن هەندێک حاڵەت هەیە پێڵێن بۆیفرێن گێڵفرێن ئەم حاڵەتانە بۆ منەوە جاری وایە مناڵیش بێت ئەوە هەر بەڵام لای ئێمە دەستگیرانداری یعنی زیاتر حاڵەتێکە بڵین لە دوای قۆناغی مارەکرد بەڵام ئەمە جاران لە لادەیە مەسەلەن بۆ نمونە ئەگەر ئەوەی لە هاوینە بچووە داوای کچێک مەسە باوکی کچەکەی و بڕۆ پاییز وەرەوە من دایمەن لە پاییزا مەسەلەن هاتۆ سەرنج بیت مەسەلەن لە یعنی ئەوەنەیە خایەن جاری وە هەیە بەڵام لە کۆمەڵ ئێستا لێسایە زیاتر حاڵەتێکی بڵین بۆ لە کۆمەڵگەی ئەمە و لە خێزانەکانی کۆمەڵگەی کوردی ئەوەی کە من سەرنجم ما بێت تقریبا 6 مانگە خایەنێ دایمەن 6 مانگ بۆ ڕێگە دروستەکە ئەوە ناکرێ بڵێ مەسەلەن بۆ ڕێگە بێ ئەوە بخایەنێت بەس من دایمەن دامناوەکو و ڕاوێژکاری خێزانی بەپێی تەمەنەکە قۆناغەکەم بۆ داناوە بەس لە زۆر کۆمەڵگەی ترە هەر نییە یعنی قۆناغێک نییە بە ناوی دەست بۆ نمونە من شوێن هەیە هەندێک قەبائیل تر هەیە هەندێک نەتەوەی تر هەیە ئەمڕۆ ئەچێتە داوای بەیانی مەسەلەن نەبێ بیجۆزێتەوە هەر لە کۆمەڵگەی کوردی شاڵە جاران بۆچوونێک هەبوو نانی دەستی ژن حرامە بۆچوونێکی هین بوو مەسەلەن کلاسیکی تەقلیدی بەداخەوە تێڕوانینی خراپ بەرامبەر بە ژن لەگەڵ مارەی کرد نانی دەستی بە من حرامە بێ بیجۆزیتەوە چەندین باوکەیە مەسەلەن تەلەفۆنەکە بۆ کوڕەگاڵێک کاکەوە تۆ مارە کردووە ئیتر چیەکە لێرە بۆ بەبار بەسەر منەوە ها ئەوەی پێڵێن بەرمی لە بارود لە ماڵە بەس ئێستا الحەمدولله وەعیەک هەیە وەعکی خێزانی گەورە هەیە من زۆر جاریانی ڕێنمایی یەکەم ڕێنمایی خێزانە جوانەکانەکەم ئەو ئەزمونانەی کە ئێستا لە کۆمەڵگەی کوردیا هەیە دایما نەگەر لە قۆناغی دەستگیرانداری ئەو پرۆسەیە بە جوانی و ڕێک و پێچی و هێمنی و لەسەرخۆیی تێپەڕ ببێت ینی من زەمانەتی 10 ساڵی دوای پرۆسی هاوسەرگیریەکەم ئەگەر لە 2 ساڵ دوای پرۆسی هاوسەرگیری سەرکەوتوو بوون تاقوتۆقی تێنەکەو زەمانەتی 25 ساڵ دوای پرۆسی هاوسەرگیریەکەم بەڵام هاتوو ئەڵبەت لە کەوانەیەکە بەداخەوە ئەوەی کە ئەیبینین ئێمە زۆر جار بە تایبەتی پەروەردە خێزانیەکانمان ڕێگەمان نایە کە ڕاست و دروست لەگەڵ یەکتریا و توێش بکەین ینی زۆربەی قۆناغی دەستگیرانداری ئێمە پڕە لە بابەتی بڵین فەنتازیای خەیاڵی ئەمە خەمتا دروستە ینی من زۆر جارەڵێم ئاعتیادیە زۆر ئاعتیادیە تۆ ڕوتوشێکەکەی بۆ ڕاکێشانی سەرنجی کچەکە بە هەمان شێوە شتێک بەکارێنێ بۆی سەرنجی کوڕەکە ڕاج ئەمە طبیعیە بەڵام ئەوەی کە طبیعی نییە بابەتی ئەو بەڵێن و وعد و درۆ و ئەم شتانەیە کە لە ژیانی ئێمە هەیە خۆشم لە ژیانی خۆما زۆر جارەوە ئەگەڕمەوە بڵین کوردەواری ئەو شتانی هەیە ئەمەی کە لە کۆمەڵگەی ئێمە هەیە عادەتەن من دامناوە مەسەلەن بۆ نمونە دوێنێ یەک دوو خێزان هاتوونەت لام ئەوانەی کە تەمەنیان لە نێوان 30 ساڵ بۆ 40 ساڵایە پرۆسی هاوسەرگیری ئەنجامەدەن قۆناغی دەستگیرانەکە زۆر بە کورتی بۆیان دانێم 3 مانگیان بۆ دانێمیان 2 مانگ لانی کەم
مانگێک دوو مانگەوە کامڵن بەڵام ئەوانی کە لە تەمەنی 18 ساڵی مارە ئەکرێن لە تەمەنی 18 ساڵی مارەکرێن و کوڕەکە تەمەنی 25 ساڵە یاخود کوڕەکە تەمەنی 22 ساڵ و کچەکە تەمەنی 18 ساڵە ئەوە طبیعی ئەگەر بچێتە 6 مانگیش زۆر ئاساییە چکە بەبێ تەمەنەکە کاتە مامۆستا ئەتوانین بڵێن قۆناغی دەستگیرانداری یاخود دەستگیرانداری بوون هەنگاوێکە یاخود دەرفەتێکە بۆی بتوانین بناغی ژیانی هاوسەری پێبێت زۆر جوانە وڵی کلیلە وڵی یعنی کلیلی سەرکەوتنە وڵی من هەرو دوانیانە لام خواگەدار یەکسەر فیسنۆگرامیانە خوێن وازانم دوو کەسە بێکەوە گونجیان ئەزانم ئەمانە ڕێک بابەتی یەکترین و منزەڵ و سەرقاپی یەکترین دەستگیرانداری لە ئێمە مثلەن بۆ ئەوە نییە کە تۆ لە توی مەلیکە بڕۆیتە خوارەوە لە سەهۆڵەکە بڕۆی پۆزێک لێیت و سیارە لە فڵان کەس وەرگریت و کۆمەڵێک احترامات و ڕێزمێ مەسەلەن درۆ بۆ هاوسەرەکە بکەیت هیچی لە دوای پرۆسی هاوسەرگیری وان نییە وا دەرناچێت دەستگیرانداری ینی بۆ تێگەیشتنە ینی کۆمەڵێک تۆ بابەتی عاتیفی بەسەر تا زاڵە بەڵام ئەگەر بابەتی تەکامل بوون هەبا ئەوانی کە ڕاوێژەکان زۆر عاقڵن لەو قۆناغی ئەو کاکەمە زۆر جار لە حاڵەتی قۆناغی دەستگیراناریە خول هەیە کۆرسی ینی سەرکەوتنی پرۆسی زەواز دوای پرۆسی هاوسەرگیری ئەوانە زۆر جار بەشداری خولەکانیش ناکەن بەشداری کۆرسەکان ناکەن یاخو زۆر شتێکی جوانم بینی تقریبان لە دوو هەفتەی پێشوە چەند خێزانێکاتن من بەجددی کتێبێکی خێزانیشم دانامەوە دایمەن هیچ گەری چاپمانە ئەمە نەک لە وڵاتی ئێمەیە کتێبێکم بۆ داناوە خۆزگا شتانی بەر لە هاوسەرگیری ئەمزانیان کتێ زۆر جوانە کۆمەڵێک شت باسەکە من خۆم ینی کە 20 ساڵ بە دوای پرۆسی هاوسەرگیری هەموو جارێڵم خۆزگە منی جەشتانم لە پێش پرۆسی هاوسەرگیری ئازانی تەسەور کە زۆربەی ئەوانەی کە لەسەر بنەمای خۆشەویستی زەواجەکەن لەسەر بنەمای عاتیفی و سۆزداری زەواجەکەن لە دوای 2 ساڵ لە پرۆسی هاوسەرگیری بنەما هاوسەرگیری ئەسڵیلەکە لە دەزێن يعني بنەمای هاوسەرگیری ئەسیل لە دوای ینی سەیرەکەی ئێمە لە پەیمانگای ڕاپرسیمان هەیە لە زانکۆیە ڕاپرسیمان هەیە لەناو کۆمەڵگەی کوڕی ڕاپرسیمان هەیە لەگەڵ 100 خێزانە زۆربەی ئەوانە ینی زۆر ینی بۆ یەکتری تواونەتەوە کۆمەڵێک شعر و شانامان بۆ یەکتری ژوتووە مەسەلەن بۆ نمونە بە قوربان و بەساقی یەکتریش بوون کۆمەڵی دەسەواژەشیان حتا زمانی ینی کۆمەڵێک تەکنیکیشان بەکارێنەوە تێ بڵێ وزەی پێویست بووە بۆ یەکتری بەکاری بێنن بە شێوازێکی کەمکەم و ماوە درێژ لە ماوەیەکی زۆر کەمی پێش گەیشتن بە یەکە هەمویان سەرف کردووە بەشی دوایەوە نەماوەتەوە ئافرین دەستخواش لێم تێگەشتی ئەمەوێ ینی وەکو خۆی مەسەلەن لە چوارچەوەی خۆی تەعاملکە حتا تەنانەت سەردانی ماڵە خەزوور لە قۆناغی دەستگیرانانیە يعني يبي تو بزاني لكي سردانيا كي وشون سردانيا كي وشي تعامل يقول لك الله وسريع شو كبتايبتي جنيه ما زور لبرامبر بياوا بيمتمنى نزينين حقش يعني دس يعني خوش بيت بقرآن حق يعني شو كما رازقونين لقال يعني أمي بياوان قال أمي بياوان ما بسم خوش ما دواي ديوان درنا كان زور جالس بوست كاني فيسبوك قالين ما مصا خوش تقدر ولا مرة ولا يبرا خوش ما قدرت هو ببرامج خو كاركتري كومالاتين كومالك وعدين بو هاوسرة مثلا بورمونا دەسی 50 کەس ماچەکەین هەتا بە قوربان و بەساقی فڵانە ڕازی نابێت مامۆسایی ئاینی نێرین بۆ لای ئافرەتەکە هەر ڕازی نابێت ئەنواع تەکنیک بەکارێنین تا ڕازیەکەین کەسی دوای 2 ساڵ دوای پرۆسی هاوسەرگیری دەسەکەیت بەزینەوە بە ماڵەکە زورانمان ئەزانی 15 ساڵ مەسەلەن دوای پرۆسی هاوسەرگیری ئێمە جیابوونەوەی ناکە ئێستا هەیە لەناو کۆمەڵگەی کوردیا جیابوونەوەی ڕۆحیمان هەیە پیاوەکە لەسەر قەنەفێک دەخەوێت و ژنەکەش لە ژوورێکی دەخەوێت یعنی دوای جار بێزاری ئەزانی لە کۆمەڵگەی کوردی بەداخەوە من سەرنجم ماوە ئێستا ئافرەتانیش ینی لە 150 ئێمە ڕاپرسی دانین ڕۆژانە لە خانی ڕاوێژکاری خێزانی ڕاپرسیەکمان هەیە لە 150 ژنان لە 150 ژنان ئەمە ڕاپرسیەکە تازەیە ئەم هەفتەی پێشەوەی دوێنێ تا لە خانەکە تا ئێستاش لا نەبراوە خۆشیان لە دوای پرۆسی هاوسەرگیری لە هاوسەرگیریەکانیان پەشێمانن جاران بەس پیاوان پەشێمان بوو ئێستا ژناش پەشێمانن جاران بەس ژنان ئەتۆرە ئێستا پیاوانیش ئەتۆرە ینی تەسەوور کە ئێمە ئێستا بەدەزەوە گیرمان خواردووە پیاوان مەسەلەن بوون هۆکارەکان ئەوەی کە بەڕێز ئاماژەت پێدا ینی لە قۆناغی دەستگیراناریە ئەو هەستەمانی ئێمە ئەوەی کە بینیمانە لە باوکو دایکەوە بۆمان نەقڵ کراوە لەناو کۆمەڵگەی کوردیا مەسەلەن بۆ نمونە ڕێنمایی خێزانی و هۆشیاری خێزانی بۆ پێدانی کوڕ و کچیش لە قۆناغی دەستگیراناری ئەتوانم بڵێم یەکێ یان بۆ جاری وایە پۆینت سفرە هیچ زانیاریەکیان نییە ئەوان تەنیاوە تێگەیشتون بەریەکەوتنێکی بایۆلۆژیە مناڵ بەرهەمێن حتا واللهی زۆربەی شوکردنەکانی کچان لە کۆمەڵگەی کوردی وەک وەزیفەیەکی کۆمەڵایەتی نەک فسیۆلۆژی خوا ئاگادارە تەنیا لەبەرەوەی جاری وایە لەبەر هەتا ئافرەت هەیە بۆ خۆشی من باسیەکەم تۆ کاکە تۆ لەبەر بەهار شوکردووە لەبەرەوەی مەسەلەن بۆ نمونە لەگەڵ دەستگیرانەکەدا یاخو بۆ نمونە یەکێکی تر بتەقێنی ها
ئاوام وەتاب خۆی لە تویمەلیکەیتە خوارۆیە سواری سیارەکە بیت و دەستی دەربێنیە یعنی ئێمە بیرکردنەوەی لاساییکردنەوە زۆر بەسەر کچانمان ئازاڵە کچانمان و بەسەر کوڕانیش زیاتر مەسەلەن بۆ نمونە ئێمەش ئەو پێوەرە هاوسەرگیریانی کە هەڵی بژێرین دروست نییە تەنیا جوانیەکەینە پێوەەر ینی تیورەکانی پرۆسی هاوسەرگیری لە کۆمەڵگەی کوردی لای ئێمەی کوڕانیش ینی لە ساڵنەوەی هەڵەیە بۆچی ینی لەبەرەوە تیورەکانمان مەس کۆمەڵێک تیور هەیە مەسەلەن بنەمای ئاینیمان هەیە باشە بنەمای ئاینیمان هەیە لەبەر دینەکەی لەبەر ڕەوشتەکەی لەبەر نەسەبەکەی لەبەر ئەوانە بێنە دەبەو خوایە زۆربەی کەسە دیندارەکانی خۆشمان مەسەن بۆ منەکە ئێمەش لە چوارچێوەین تەسەوەرکە وەڵام مامۆساقەی چێکە مەسەلەن ئەڵێ خوا هیدایەتیە دوای خوا هیدایەتیە مەسەلەن بۆ نمونە قەیچێک التیزامی نییە ئەوە دوای خوا هیدایەتیە کاکە ئەمە تەبیعەتە تەبیعەت چۆن نەگۆڕێت ئیسلام مەجدی معنی مسڵمانی بەڕێز تەبیعەت گۆڕانکاری بەسەرا نایەت یعنی تۆ بتەوێ وڵا تەبیعەت گۆڕانکاری بەسەرا بێت کوردەواری خۆمان زۆر جوانە لەنی ئەوە لە بەخوا هەر ڕێک گونجاوە لەگەڵ بابەتەکانی علم نەفسە ئەو بنەمایی جوانی ڕساوەکە بەس لەبەرەوەی خەڵک پێی بڵێ وڵا کچەکەی ژنەکەی هاوسەرەکەی جوانە تێگە یەک پێوەری هاوسەرگیری هێناوە تێگەی مەس ئەوانەشی کە لەسەر بنەماکانی تری تیا فەرامۆشەکات یعنی لەسەر بنەمای نزیکی لە کار لەسەر بنەمای ئەوەی کە بۆ نمونە ناودار مە زۆر جار ئێستا زۆربەی پرۆسی هاوسەرگیریەکانەوەی کابرا بڕۆنامێکی بەرزی هەیە با بۆ نمونە بۆی ئەوە توری تاواکاری پێڵێن لە پرۆسی هاوسەرگیریە بڵێم کاکە لەمە نزیک مەبەرەوە ئەو بڕوانامەکەی دکتۆرایە تۆ هیچ بڕوانامەیەکرد نییە جاریویان ئامادەی تەواو کردووە ئەمە پێوەەر نییە تۆ بڵێ وەڵام من بۆ نمونە هەمومانێک کاک یەکسان نییە مەس بینێ دوایی بەریەکەوتن ڕۆیان بەرپرسیارەتی ڕۆیە هەموو ژیانی هاوسەرگیری بەرپرسیارەتیە کە تۆ لە دوای هیچ بەرپرسیارەتێک نییە یعنی هەر وەکو ژیانی پێشتر ئەچیتە دەرەوە شەوان نایتەوە ئەچیتە ڕەفیق و برادەرەکانی سنووریان بۆ دانانیت ئەم کچەش خۆ بابەتەکان بابەتی سایکۆلۆژین بابەتەکە پەیوەندی بە بنەمای ئاینی و نییە زۆر جار یعنی پەیوەندی بە بابەتی دەرونیەوەی ئەم کچە بەریەکەوتن ڕۆیە لەگەڵ خەزور لەگەڵ خەسوو لەگەڵ دش لەگەڵ هێوەر یعنی زۆربەی ئەمانە لەم چوارچێوە کە ئەسوڕێتەوە تووشی فشاری دەرونیە بێت یعنی کەم ژنی لە هەیە لە کۆمەڵگەی کوردیا لە دوای پرۆسی هاوسەرگیری تووشی ئەو حاڵەتە دەرونیانە نەبێت حتا زۆربەی خێزانی کوردی لە ساڵ 99 ینی من دروست نییە لە کۆمەڵ ناسی ئەگەر بڵێم لە سادا سەد هاوار و قیژەقیژ و دەنگی تایە بەسەر مناڵە ئەزانی هەر خێزانێک کە هاواری تیا بوو بەسەر مناڵکردنە بۆ ڕامکردنی ڕفتارەکەی ئەوە معنی وایە لە هاوسەرەکەی خۆی ناڕاستیە ئەی گۆڕێ بۆ ئەم هۆکارەکەیشی تعاملی ئەمی پیا لەگەڵ هاوسەرەکانمانە زۆر بەجددی ماوەسازە کەواتە پرسیارەکە ئەمەیە هەر لە سەرتاوە ئەگەر لە کەسێکی پرسی بۆ هاوسەرگیریەکە یعنی کەواتە ئێمە هەر کێشەکە جارە هەر لەوەیە بۆ هاوسەرگیریەکە کێشەکە لەوەیە ئێمە هەر بە حقیقەت ینی بۆ هاوسەرگیریەکەی ئەمە خۆی کێشەکە لێرەیە کە وەڵامەکەی ڕوون نییە یعنی وەڵامێکی دەستەبەر نابێ ینی فۆرمان هەیە یعنی تۆ لە کاسێک ئەو دوو کەسێکێتە لات لە خانی خێزانی مەسەلەن بۆ نمونە خودی ئەنجامدانی هاوسەرگیریەکەی ئەو جاری وا هەیە مەسەلەن بۆ نمونە برایەکی هاوسەرگیری کردو ئەمیژە لە وڵا کاکە من دواکەوتومە زۆربەی زۆرمان بەشێکمان ناڵێم هەر هەمووی ئەمە بە حقیقەت باوەڕکە لە ئەنجامی تێڕوانینی کۆمەڵاتی کۆمەلگەی کوردی حتا دوێنێ من خەڵک هەبووە وەڵای ئەگەر کۆمەلگە وازم لێ بێنێ ئەگەر خەڵک وازم لێ بێنێ خزمەکان وازم من ژن نایەنم باشە من یا من شوو ناکەم چکە بۆچ ینی ئەی بینێ لەم لاوە خاڵەکەی ژیانی خێزانی تاوا نیە دراوسێکی جابێتەوە فڵان کاکە معقول نییە لە شاری سلێمانیا ئەو ئەڵێ لە ساسی ئامارەکان من ئەڵێم لە سا 20 ئێوەڵڵا هێمەکە بەخوامە کێشێکی زۆر گەورەیە لە کۆمەڵگەی کوردیا یعنی بە حقیقەت تا ڕادەیەک دوهۆک تۆزێ باشترە ینی لەو ئامارانی کە لە کوردستان بڵاو بنەوە کە ئەمە بەرژوەیەکەوێت کە ژیانی ئەو ڕێفیقە و دەستە خوشکەی بینێت چوەتە ناو مەزەقێکەوە کە ئیبینێت ئەو دەوروبەرەکەی خۆی براکەی خوشکەکەی مەسەلەن بۆ نمونە چوەتە ئەوروپا تەقوتۆقی تەگەوتۆ جیابوونەتەوە ئەمیش بڕیارەیە ئەڵێ کاکە جا من ژیانی من ژوەکە و دەرەچێت یعنی ئەمە ئاماژەیەکی خراپە بۆ ئەوەی کە ئەویش بیر لە پرۆزی حتا زۆربەی دواکەوتنەکان لە پرۆسی هاوسەرگیری هۆکارەکەی ئەوانەیە یعنی حقیقەت هۆشیاری خێزانی ئەمە لە وەڵامی پێشوا مەسەلەن وتم لە پێدانی ڕۆشنبیری خێزانی سفرە ما حتا لە پەیوەندی بەریەکەوتنەکان یعنی ئێمە چۆن تەعامل لەگەڵ هاوسەرەکانەکەین حتا لە کێشەکان ئەزین لەکەوە دەست پێکە من پێیان ئەڵێم کێشەکان لە چیەوە دەست پێکا کۆمەڵێک حتا لە هەفتەی یەکەمی پرۆسی هاوسەرگیریەوە دەست پێکا کە پێڵین مانگی هەنگوینی لە ئێمە باوەڕکە تەنیا چ زووی هەنگەکەی بۆ مێنێتەوە کۆڕ جاری وایە کەس جارێ هەر مانگی شەرم و خەجاڵەتیە زۆر جارە لێن دوو قۆناغ لە ژیانی ئینسان زۆر خۆشە یەکەم قۆناغی دەستگیراناری دووەم زانکۆ کە ئێمە ئەو دوانەمان بینی هیچی وا دەرناچێت سیرەکەی بەجددیم هەردووکیان بۆ گەنجێکی مەسەلەن بۆن گەنجە بێتە ملمانەیەکی زۆر سەخت لە بەڕێکردنیا بە تایبەت قۆناغی دەستگیراناری چونکە ئەمە چاوی خەڵک لەسرە مەسەلەن ئاها سەرکەوتوو بیت لە تەعاملە لە شێوازی پەیوەندی ئافرەتەکە یان
قوربانی یەکەمە یان جۆرە جۆرەکان چاوەکان زۆر لەسەر والله من ناڵێم ئافرەت قوربانی یەکەمە منڵێم مناڵ قوربانی یەکەمە بەداخەوە زۆر لە قۆناغی دەستگیرانداری قۆناغی دەستگیرانداری هەردوولیان قوربانین بەخوای گەورەوان هەز نەکەی پیاویش کاریگەری دەرونی بۆ زانیاریت زۆر لە سەدی لێم کاریگەریەکە لەسەر پیاو زیاترە بەڵام پیاو نایەنێتە سەر خۆی کۆمەڵگەکەمانەوە هێزی پێبەخشیوە تێگەی ئەژینە ئەوش 2 ساڵی پێویستە تایەتەوە تایب ها جانیوان لە ڕقا یەکسەر دانیچکا دۆزێتەوە یعنی بۆ زانیاریت ژن یعنی ئەگەر بۆ نمونە ئەو لە کۆمەڵگەی کوردە کۆمەڵێک مەکانەتی کۆمەڵاتی و خێزانێکی باش و عیلێکی یعنی ئەوەی هەبێت یعنی خێرا ئەتوانێت پرۆسەکان جاماتەوە بە جاریوە پیاوەکە ئەگەر زانرا بێت کە ئەمە چوەتە داواییەکێک و جیابەوە ئەزانی نایەنێژنی هەیەنێ زۆر قورسە یعنی یەکسەر لە هۆکارەکەی کۆڵەوە کاکە هۆکارەکەی ئەمەیە ئەنی هۆکارەکان ئەمەیە کە لە قۆناغی دەستگیراناری قۆناغی ئەوە نییە کە تۆ تەنیا تەلەفۆن بۆ یەکتریکەی جانەکەم بە قوربانە بم بە ساقە و بم ینی بە کوردی و بە کوردی پێ دەڵێم ئەوە نییە کە ئەوەشی تابێ بە بەڵام لەوە مهمتر ئامانجی پرۆسی هاوسەرگیریەکە لەوەی کە تۆ ینی هۆشیاری کاکە بەلانی کەمەوە 5 کتێب لە بواری پرۆسی هاوسەرگیری و خێزانیا بخوێنەرەوە ینی هیچ نەبێت کاریگەری کاتە سەربیرکردنەوەی تۆ بۆ جیهان بینی تۆ لە دەوروبەر مثلەن بۆ نمونە ینی هەر تۆ ناتەوێت خێزانێک یەکسەر دروست مەکە کە بڵین هەموو پێداویستێکی تیا فەرام بێ یعنی تەسەورکە لەسەر تاقمی قەنەفە مثلەن لە قۆناغی دەستگیرانانی هەفتە ماوە بگوازرێتەوە وتوتی وەڵای کاکە ئەو تاقمە نەبێ و ئەو ڕەنگە نەبێ و ئەو جۆری و پەردێ نەبێ من ناچماو ماڵەوە چی تێداوەتەوە ئەوە ئەنجامەکەی برکردنەوەی ئەو ئافرەتەیە بەداخەوە لەبەرەوە ئەوە شیاری خێزانی کۆمەڵاتیمان سپرە دایک و باوکیش پێی نایازانی من زۆر جار پێم وتومان پێویستە باوکان لە قۆناغی باڵغ بوون کۆمەڵی زانیاری بن بە کوڕان کە زۆر طبیعیە يعني حتى الفقه الإسلامية هي ودايكانش كومال زانياري بن باكستان بوي كأو أزموني خوان تيجون تينكون بلان بداخل أوي جاري زمان كابرالت بخوا أو راسك على كذب بي دايك بيبينو كذب خوازة خوا قدره من النم لبيش وبرو دايك يلصنينا هسيرك سكما كاكا سكات زور طبيعي يعني وتكسلوش كومالاتي لحمو بيورا كومالاتي دروني كان لين بخوا يعني لا بيشوا دام زراوة ودايكي هلب سنجنا بزاند دايكي تعاملي شون ولا قلباوتيا والله تيشون ياتره خوا قدره كرد باوكي كابرا هالسين هم فهمان شد همانيش رنا أو تصرفاتني باوكم هي يعني شن كاريجري هبوا لسر أوي كتعاملي لقال دايك ما شون بوا همان أو رفتارناش لمنا باش برجي لسانة وبينز يعني تصور ك إيه خيزان يعني أما بكرتكي أوي ككاريجري شيء بتوي هي لسر أوي بون منا بتواني كبيوانديني وان أو دوان الركات لقال بيداني وشياريا يعني من بون منا بكرقم عليهم كل خوام لقونا غيد بالغ بون كمان زانياري هي بيلم أم قونا غانا بومن بو تصدمة لو قناغه كومال زانياري هي ضربي لياو كومال زانياري لها ورور مقرتو كومال معلومات هي بجدي جريدروني تدرس كردوم ابو اوي او نبيت من ام زانياري بتوله زور جان جو بوغريت بلام اما بوك سكان مالن كشوكات باشا من ام بيواك باش به لبرك تشكي خوم جاري وهايا كرغه باش به لبرك تشكي خوم ام قناغه شي هستيار نيه بلين لو لي بترسي بلام قناغه وشاري بيوستا وخوشه بجدي اگر بنماي مثلا برنغ مثلا كومالك بوسوني جواز الربا طبيعيه بحقيقة يعني بلام إما هين عندك جار أفريقيان لأن دست خوشكان يعني وآموش قاعد يكرين أما ضربي بقوتي بركبت ورنا كوما كاسيش بخيلي بيبره يعني حتى لو قناغي دزجيراناري أقرب زان دوان جانيان خوش يعني حتى بون منا كوما كاس رنا لا وكو بخيلي بيبرن يعني بيان حتى مثلا قسينان يعني حتى سنوري تكلابوني شان أبي دياري كراوبت ما سازات كلتوريك هبو جاران لكومالگای کوردەواری ئەمەوێ بزانم وەکو ڕاوێژکارێکی خێزانی ئەم کولتورە باشە بەردەوام بێت چونکە ئێستا کاڵ بۆتەوە با بزانین زینوی کەینەوە یاخود باشتر کاڵ بۆتەوە کاتێک دوو دەستگیراندار کچەکە لە ماڵی باوکی هاتە دەرەوە لەگەڵ کوڕەکە بچێت لە شوێنێک دانیشێ مناڵێکی بچکۆلانە خوشکێکی خزمێکی لەگەڵ کچەکە ئەنێراوەتە کچەکە بە تەنها نەبوو کەسێکی نەبوو ئێستاش هەیە ئەمە کولتورێکی باشە بەردەوام بێ یاخود بەڵێ ئێستاش هەیە ئێستاش من چەندین حاڵاتم داناوە مثلا باخشي دايق لباخشة كان مثلا بونمونا مروا لي من الله جبيني لولا سويسكا زي ما زو خطره بجدي شو كابوسي يعني شيشة أوي كتول قناغي دزجين إما زور جار قليل مالي كان والله ما مسايا وتانويات هلا قناغي دزجين أنا ريا مثلا بونمونا التراي من نعلم تراي بكاكا أو تو غلا لمن تيجي بلام أي باش أقدر قفتو جو بلاني كما بيا بيس جار قصيان قال يكتير كردبيت لهن ديك بابته تايبته كاكا خونات ولا برشاي من على كونيا مثلا من على الرنشتك بجرته خو منا يعني هندك حالات هي لكومالگی کوردی هەندێک قسە هەیە یعنی بابەتی تایبەتن کە ئەو ژن و مێردە پێویستە بیکەن ژن و مێردی داهاتوو بەجددی ینی ئەمە لێرەیە دایک و باوک ڕێنایە بەس بە پیا پاساویستی ڕێنایە من بە دایکێکم وت بۆچی ڕێنایت کوڕەکە لەگەڵ کچەکەی قسە بکات لە فلان شوێنی گشتیە
باشە من ناڵێم کاکە بیبا لە دەوریش دەروی شەسی لە غاباتەکە مەسە قسەی لەگەڵاکە لە ناو کافتریایەکی گشتیا ینی هیچ مەجاالێکی تیانە کە تۆ ئەتوانی ینی بوارێکەیەکەوە قسەی تیا بکرێت ینی هیچ شتێک نییە لەوێ وڵا بە پاساوی بووک لەسەر زیینە گەڕێتەوە باشە وتم کاکە خۆت گەڕاویتەوە ئەمە چیتە ینی بۆ لەسەر زیینە گەڕێتەوە ئەگەر تۆ ینی مەما جابا بگەڕێتەوە تاڵێنکردنەوە بێن کە ڕەنگە جیلی نوێ بووک لەسەر زیین هەرجار نەزان زیین چییە مەبەست لەوەیە لە جاران بە ئەسب ئەسب بووکیان گواستێتەوە گەڕانەوە کەواتە هەشتا ئاکرێ و ڕۆژەی کە حەفلەکە کرێ لێ ئۆتۆمۆبیلێک ئەگەریە بگەڕێتەوە کاکە ئەو مەسەر نۆکوتم ئەو وتوتی بڕۆ ئەم پایزەی تروەرەوە ئەو وەزارێتەوە باوکە بۆ ئیش بەکاری هێناوە بەجددی ینی ئەو کەوتوتی بڕۆ ئەم پای چوویتە داوای ژنە گوتوی کاکە بڕۆ پایزێکی تروەرەوە ئەو خۆ ئافرەتەکەی بۆ ئەوە دانەناوە کە مەسەلەن بۆن منە لە قۆناقی دەستگیرانە لێکتری تێبن ئەسڵا هەم نەیبینیوە بە قورئان هەندێکی هەریان نسیب بووە مەسەلەن بۆن پەردەگەی لایە بۆی دەرچواتە دایکی ئێمە لەوانەیە کە سوکاری ئێمەوە بوو بێت مەسەلەن بۆن منە لە هەفتەکانەوە بووە بەس ئەم تێگەیشتنە زۆر جوانە ئەوەش ڕاز نییە کاڵێ خۆ جاران تەلاق نەبووە من زۆر جار ڕوبەڕووی ئەو ڕخنەیان کرێمەوە مامۆستا خۆ جاران تەلاقیش نەبووە و تەلاقی چی کاگە تەلاقی چی هەبێت کابرا قسەی کرد بێت بەدار ئەژنیان شکانووە بەخوا ینی ئەوەی تۆ دیژی ئافرەت ینی لە زۆر ڕۆ گۆڕانکاری زۆر بەسەراتەوە خۆ من زۆر جار قەناعەتم وایە مەسەلەن بوونی ڕێژەی تەلاق لە کۆمەڵگەی کوردی و هەندێک بوونی کێشە نیشانی ئەوە نییە کە خێزانەکە ینی فاشلن ینی کێشە خۆی نیشانی زیندوبوونی کۆمەڵگەکە خۆیەتی خودی خۆیت ینی نیشانی زیندوبوونی ئەو بە نەیوێرەوە قسە بکات خەریکی مەڕووماڵات بووە ئەسڵەن لەحظەی بۆ خەوتن نەبووە بورە کەواڵێ معنی هەندێک جار ینی ژن و ژنی جاران ئێستا الحەمدلله کەوتونەتە ناز و نیعمەتەوە ینی ئەم ناز و نیعمەتەکەەوە تا بێت بە هێمنی و لەسەر خۆی ینی بە هۆشیاری خێزانی بتوانی مناڵێک پەروەردەکەیت و تەعاملکردن لەگەڵ حتا لەسەر ڕێژەی مناڵ مەسەلەن تەعاملکردن لەگەڵ بەڵام ئێمە کێشەیەکمان هەیە لەسەر تێگەیشتن لە زمانی خۆشەویستی ژن کە نایدۆزینەوە کە ئەبێ لە قۆناقی دەستگیرانەریە بیدۆزینەوە زمانی خۆشەویستی ژن ئێمالەکەین کتێبێک هەیە لەو بارەیەوە 5 زمانی خۆشەویستی باسی لێکات مەسە بۆ نمونە زۆر جار من پێم وتراوە مامۆستا فڵان کەس تەلەفۆنی کردووە خێزانەکەم ئەوێت تۆرێ و تەکسەکەی لە دەرەوداناوە کاکە پێم وتوە یەک وشە یەک دەستەواژە بەکاربێنە لە هەمبەریە بەکاری نایەنێت يعني ئەمە بەکاری نایەنین زۆر جار پێمانڵێن عیبە مەسەلەن ناتوانین بە هاوسەرەکان مەڵی خۆشێوێت خۆشمەوێت دەستەواژەمان ئێمە لێ نەقسە ینی وا بەڵام بۆ ئافرەتێکی تر ئەگەر لە دەرەوە مجامەلەمان کات لە دەرەوە عارەبێک تەلەفۆن کات احترام و ڕێزمەیە بۆ مۆبایلەکەمان 1 ملیۆن مجامەلەی بۆکەین یان بەدزی ئەو کە ئەمانەوە ژنی دووەم بێنین ئەو مجامەلەی کە بۆ ژنی دووەم یەکەین نیوەی ئەو مجامەلەی بۆ ژنی یەکەین هیچ کێشەیە لەناو خێزانەکانە نامێنێت ڕەنگە خۆی بچێ ژنی دووەم بۆ بێنێ نازانم لەوانەیە بچێت ئەوەگە شخصیە بێ مەسەلەن بە قورئان زمانی خۆشەویستی ژن مەسەلەن بۆ منە ئێمە نایدۆزینەوە ئێمە لەناو کولتوریی کۆمەڵاتی بەسەرمان نەزاڵە نامەواقعبینی و جیهانبینیمان بۆ ئافرەت بۆ ڕەگەزی بەرامبەر هێشتا هەر لە دۆخێکی ڕەقی پیا و سالاری زبری وەکو ئەوەی من پیاوتر و بەهێزترم بە دڵنیایەوە زۆربەی ئەوانەشی کە لە ئاستی خوێنەرن بەواتای کەلیمە کورە با بڵێم ماستەر و دکتۆران هەیە لە ناویانە پڕە لە معقولە لە 260 کەس 70 کەس بێتە ناوخانەیەکی ڕاوێژکاریەوە ماستەری هەبێت معقول شتیوە معقول نییە کاکە یعنی تۆ چیت ینی شهادەکە چ کاریگەریشی کردو سەر پەیوەندی تۆ لەگەڵ هاوسەرەکەت ئەمە معقول نییە ینی بەجددی ئەمە پەسەند نییە لە کۆمەڵگەی کوردی ینی جەوەرە چیزای ئەوانی تری بێت چۆن بن ئەمەی کە تۆ ئێستا هەیە لە کۆمەڵگەی کوردی ئەوانش ئەو کێشانەی کە ئەم کێشانە بەسیتن ینی هەندێک کێشە بەڵام هەندێک هەیە بۆ نمونە هەر ئەسڵەن ڕێگەشی نایەت ئەم ئافرەتە ینی خۆی تەسقیف بکات ینی زۆر جار مەسەلەن بەشداری کورسە خێزانیەکان کاکە بەشداری ئەو هەموو هینەی کە خۆی ئەوێت بۆ نمونە ئێمە هەر تەنها کۆمەڵی گوتاری بە کۆمەڵی گوتاری ئاینی احترام و ڕێزمێ ببورن مەبەستمەوە نێخوانە خواستە وعزی جاری وا هەیە مێشکی ژنەکە پڕگەین بەڵام ئەو ژنە بوونەوەرێکی سایکۆلۆژی لە بیرمان نەچێت کاکە ینی بەجددی دوێنێ خێزانێکاتوە مامۆستایکی بەڕێزی ئاینی پێڵێ کاکە ئەمە بە 5 قوڵۆڵە وەخت خوێنێت نازانم کۆرە کاکە جیان ئەمە بابەتەکە بابەتێکی سایکۆلۆژیە بابەتەکە تۆ لەگەڵ هاوسەرەکەت بەم شێوەیە تەعامل بزانە هیچ کێشەیە مێنێت بە قورئان هەموو قورئانی بۆ ختمکەی ئەو کێشەی هەرمێنێت یعنی بەجددی یعنی تو ئەمە پەیوەندی بە سلوکی کۆمەڵاتیەوەیە سلوکی کۆمەڵاتی گۆڕانکاری بەسەر نایەت کاتێک تۆ هاوسەرەکە زمانی خۆشەویستی نەدۆ زمانی خۆشەویستی بدۆزەرەوە کە ئەو ڕەنگە حەزیلەوە بێت تۆ ڕۆژە لە ڕۆژان دەستی و گرد لەگەڵ یا چووی بۆ باخێک مەسەلەن پیاسێکی لەگەڵا کرد نەخێر چووی بۆ پێشانگای کتێب لەگەڵ یا مەفروزە تۆ لەگەڵ یا بچی بۆ پێشانگای کتێب لە تاسلوزە بەجددی ئەها
ڕەنگە پێی خۆش بێ مەسەلەن بۆ منە ڕۆژێک لە ڕۆژان ئینجانێکە بوو هێنا ئەوان حەزیان لە ئینجانەیە بەجددی تۆ ئەوانە ناکەیت تۆ زمانی خۆشەویستەکانی نادۆزیتەوە باشە ئافرەتی ترمان هەیە زمانی خۆشەویستیکی ترمان هەیە بریتەوەی کە تۆ ئیشی بۆ بکەیمە لە ماڵەوە جلی غەسال مەسەلەن بۆ منە یعنی تۆ وا داریشی لە ماڵەوە کە ئاچیت برسیتە ینی پەلام لە بەرەوەی خواردنەکە ئامادەنیە دەنگ بەرزەکەیتەوە ڕاگەیتە دەرەوە باشە ینی ڕۆژە لە ڕۆژان دەستخۆشی لێ ناکەی ئەیکەیتە ملمانیەوە لە نێوان خواردنی خاوسەرەکەت لەگەڵ خواردنی دایکتە مەڵای خواردن مەسەل بۆ منە یعنی بەجددی لێوە ینی ڕستەیەک فڕێیت ئەو خۆیان ئەو زمانی پیاویت ینی بەجددی ینی ژیانی خێزانی زۆر خۆشە گەورەترین نعمەت لە سەرزەوی بەڕای منەوە بریتە لە ژیانی خێزانی بەڵام ئەگەر بتوانی ینی چۆن لەگەڵێ بەڵام گەورەترین دۆزەخیش بریتە لە خێزان گەورەترین نعمەتیش بریتە لە خێزان بۆچێ بۆ ئەو کەسانی کە ئەتوانن ینی زمانی خۆشەویستی یەکتری بدۆزنەوە بە هەمان شێوە کۆمەڵێک خاڵیشێ پەیوەندی بە ئافرەتەوەیە لە هەمەر باوەکانن بەڵام ڕەنگە بەجێگەی هین نەبێم باسکردنیان نەبێت یعنی ئەمانە ئەبێت ئێمەی پیاوان زیاربی منەوەی کە لە بەریەکەوتنەکانە بۆم دەرکەوتووە هەموو جارێک من خۆمان تاوانبارەکەم پێم بڵێن مامۆستا تۆ زۆر مونەروینە نەڵێم وانە بەخوای پەروەردگار خەتای ئێمەی تایە تێگەن ینی ئێمە چکە کلی لەگەلای ئێمە دەواازەی دڵی ژن لای ئێمە کاکە ئەو بنوەرێکی عاتیفیە بنوەرێکی سۆزداریە ینی ئەوەی پێی خۆشە بەجددی بەیە گوشە وەڵا ئەو ماڵە بۆکا بەگوڵ خواگەدارە ئەمڕۆ کە لە ماڵەوە هاتی دەدەرەوە ینی هەتا بۆن منە پێم وتوە کاکە تۆ لە نوێژی جەژنیتەوە باشە کاکە یەک جار تەوقە لەگەڵ هاوسەرەکە تا بکە لە بەرچاوی مناڵەکانە تەوقی لەگەڵەکە بەس لە بەرچاوی مناڵەکانە تۆ کۆنتترۆلەکە دیار نییە پەلاماریت و فڕیت تۆ تووڕەبوونەکان لە بەرچاوی مناڵەکانی نمایشەکەی ئەم مناڵە کە بەرهەمێت ئەوەیە کە لە کۆمەڵگەی کوردی ئێمە ژیرمان خواردووە چادرگیی خێزانیمان هەیە بۆ ئەو مناڵانە خواگەدارە ینی ئەوەی کێت هەموو ئەوانەیە بەجێت ئەوەیە ڕاستە بەخوا قسەکردن لەسەرم بابەتە زۆر زیاتر هەڵەگرێت زۆر شتمان کورد تەنانەت هێشتا وەڵا برادێک نووسی پیاوی کورد ئێسەش پێی عیبە ناوی ژنەکەی بنێ وەرە و فلان کەس و نازانانی دایکی مناڵەکان پوری فلان کەس و بەو شێوەیە بەداخەوە خێزانی نمونەیشمان هەیە من لەگەڵەوە الحەمدولله ینی کۆمەڵی خێزانی نمونش باڵم کامن زۆر کەمن تکای ئاگادار بن زۆر کەم مامۆستا جەلال ڕاوشکاری خێزانی سپاس لەم تۆری لەگەڵمانی مەمنون سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاری